سڵاو بەڕێزان گرنگترینمان شێتی بەشێک لە میدیاکانی جیانتان لە بڕگەی ڕۆژنامەنیدا بۆ دەخەینە ڕوو بە ماڵپەڕی پاسەوان دەست پێ دەکەین کە لە دیدارێکدا لەگەڵ ماڵپەڕی پاسەوان دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەاندووە لە ئێستادا هەرێمی کوردستان بێسەرۆکە. یوسف محەممەد ڕایگەاند بە مانای وشە ئەوەی ڕوویدا کودەتا بوو. کودەتا بەو مانایی کە هێزی چەکدار هەوڵی وەستاندنی دەستگا شەرعیەکان دەدەن، ئەوە لە سادەترین پێناسەیدا کودەتایە. یوسف محەممەد ڕایگەاندووە هەنگاونان بەرەو حکمی دیکتاتۆری بنەماڵەیی لە هەرێمی کوردستان چارەنووسی هەرێمی کوردستان وەک چارەنووسی وڵاتانی ڕژێمانی دەوروبەرمان دەکات کە نەک هەر ڕژەمەکان خۆیان لە ڕووخاندان بەڵکو وڵاتەکانیشان بەهۆی خۆیانەوە وێران کردووە. لە دوچە ڤێلە و ژمارێک لە میدیاکانی دیکەی ئەڵمانیادا باس لە سەدانەکەی ئۆرسولا فۆن دێر لاین وەزیری بەرگری ئەڵمانیا کراوە بۆ هەرێمی کوردستان. وەزیری بەرگری ئەڵمانیا ڕایگەاندووە بەرلین پشتیوانیەکانی خۆی زیاتر دەکات بۆ هێزەکانی پێشمەرگە. ئەڵمانیا تا ئێستا نزیکەی 1800 تۆن چەک و پێویستی سەربازی بۆ پێشمەرگە ڕەوانە کردووە. وەزیری بەرگری ئەڵمانیا ڕایگەاند هەمومان ئەوە دەزانین کە پێشمەرگە لە شوێنی ئێمە شەڕی دژ بە داعش دەکات. دەچین ئاژانسی ڤایس نیوز کە دیدارێکی سازداوە لەگەڵ کچە نمایشکارێک کە لە ئێستادا لە ڕیزی شەڕوانان لە دژی داعش دەجەنگێت. هانا بۆهمان کچە نمایشکارێکی کەنەدیە و لە کاتێکدا ساڵێک لەمەوبەر چوە ڕیزەکانی داعشەوە لە یەکەم شەودا و دوای ڕوبەڕووبوونەوەی داعش بڕیاریدا بگەڕێتەوە بۆ ڤانکۆڤەر. پاش ماوەیەک دووبارە بۆهمان گەڕایەوە بۆ ڕیزەکانی یەپەگا. ئەو کچە نمایشکارە هەموو چارەکیەکانی خۆی لە ڕیزی یەکینەکانی پاراستنی ژن واتە یەپەژە لە فەیسبووکدا بڵاو ئەرشیف کردو و بڵاوی دەکاتەوە. دیارەمەش وێنەیەکی ئەم کچە نمایشکارەیە کە لە ئێستادا لە ڕیزەکانی یەپەژەدایە. لە وۆڵ ستریت جۆرناڵیش بڵاوکراوەتەوە ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەاند ئەگەر یەپەگە لە ڕۆژاوای تورکیا و لە ڕووباری فورات نزیک بێتەوە ئەوە بە ئامانجی دەگرین و ڕایگەاند لەلایەن تورکیا و ڕووبارە هێڵی سوورە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەاندووە لەگەڵ هەموو لایەنەکاندا کار دەکەن بۆ ئەوەی گرژیەکان هێور بکەنەوە سەرنجیان لەسەر ئەو هێزە بێت کە مەترسیە بۆ سەر هەمومان. لە لایەکی ترەوە ئیدریس ناسان کە بەرپرسێکی باڵای یەپەگەی ڕایگەاند یەپەکە هیچ هەنگاوێکی لە ناوچەکەدا بەبێ هەمانگی لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانان هەڵنەهێناوە. دوای وێزگەشتمان ڕۆژنامەی گاردیانە کە ئەو ڕۆژنامە بەریتانیا بۆ چوونی خۆی بڵاو کردوتەوە لەبارەی بانگێشکردنی ئێران بۆ گفتوگۆکانی وڵاتانی ئەمریکا و ئەوروپا لەگەڵ رووسیا و سووریا بۆ چارەسەری قەیرانی سووریا. گاردیان لەو بڕواایەدا بانگێشکردنی سووریا ئاماژەیە بۆ گۆڕانکاریەکی گەورە لە سیاسەتی هاوپەیمانان و ئەمریکادا. گاردیان دەڵێت بانگێشکردنی هاوپەیمان دڵسۆزەکەی بەشار ئەسەد نیگەرانی و ناومێدی سعودیە و وڵاتانی کەندا و ئیسرائیلی لێ دەکەوێتەوە. بڕگەی ڕۆژنامانی پێشەشکردن کاتێکی خۆش.